Please open your class books and move to page 103. Okay, 103. Here we have this subject, and it is about life in the desert. Okay, you know what this means, desert. Desert means biyaban. It started with this question. What is a desert? So let's see what is a desert. There are different kinds of deserts. There are hot deserts and there are cold deserts. Okay, بیابانی گرم و بیابانی سرد معنی به من شوه. The Sahara Desert is the biggest hot desert in the world. بیابانی که من نوی صحرا باشه قولیم به Sahara Desert که گورترین و گرمترین بیابان لهمو جیهان لهمو دنیا in the world. The Gobi Desert is always very cold. بیابانی که من بنای Gobi Desert که اویش بردام سرده. Some deserts are sandy هندیکن لماوین واتر بسی خولاوین. Okay. Some deserts are rocky. بلام هني كيان كاشا بردو برديان ليه وكو أميكا لنا أم رسمة عيبين باشا قولي من. Other deserts have mountains. هني كتريان هيك تشيان هي شاخ جوار دورين يعني أخو شاخي ليه. Antarctica is the coldest place in the world. قولي من Antarctica كوية Antarctica ناو تشيكا كأكوتا باشوري جمسري قويزوي باشا قولي من. ناوچێکی چۆن ناوچێکی سەهۆڵ بەندانە ینی بەردەوام ئایسی پلیسە وەکو ینی شوێنێکی سەهۆڵڵای و سەهۆڵ بەندان و بەستەڵەکە. Antarctica is the coldest place in the world. باشە ئەم شوێنە ئەنتارکتیکا ساردترین شوێنی سەر گۆی زەویە. But it's a desert بەڵام بە هەمان شێوە بیابانێکە and it's covered in snow and ice کە داپۆشراوە بە سەهۆڵ و بە بەفر. Okay, that's about this question. What is the weather like in the desert? بزنین که شوها لدزرت چونه. Okay? What is the weather like in the desert? A desert is very dry place. واتا بیابان یا بیابانەکان شوێنێکی وشکن. It has very little rain که بارانێکی زۆر کەمی هەیە یاخود لێ دەبارێ. It snows in Antarctica. لە ئەنتارکتیکا ئەو ناوچە سەڵبەندانم کە باسمان کرد لەوێ تەنها بەفر بارین هەیە. But it doesn't often rain. Okay, بسیوه زاتر بفر باره. It doesn't often rain. یخوا بلین بارانی کیوانا باره. یخوا بونی باران هل لوی زوزو کما. In hot deserts, it's very hot during the day. لبیابانا گرمکانا وقتی دو جوری بیابان من cold deserts من هی و hot deserts من هی. لبیابانا گرمکانا لروج دا زور گرمه. بلام لشودا فين كبه خود بابلين كمك سرده به and then very cold at night وقت لشوا سرده بس يوني زور سرده كي وابه كوين بيه وكل خمان بلام بس فين كتره به لراش. When it rains suddenly كاتي كبارنا باره لبرجع بارنا باره وقت أقولي من بس يوه بيشتل بهوريكي بقودنا تو چند روزه هول بهت اونجا دوی بارن باره وقت الجاری و اگر هلا حتی کی زور بقوتو به بارن یکی کم. لبركة بارنا باره. But there is very little water in the desert. But there is very little water in the desert. بلام أيكي كم هلا بيابانا كان. Sometimes you can find water in rocks underground. هنيك جار أتوانين برك لأبي كم لجر بردكاني سر أرزاك بدوزينوا. These places are called oases. أم شونا أو خي أو قوما أو كمانا بيان أو تري oasis. كاتا oasis أو كمانا أخوي أو جو ملك آوانن كلاجر بردكان أندوزينو. بوشي قولي من أو بس يعني ما بس أهوي كم لي ياخد بركي كم أو لسه زي أمنتو لبروي زي بيكي لا sand بيكاتو. Okay? It has sandy surface. واتبيا بنا كان شيء هي رويكي الماوي هي لبر أو كزوري أتجر زيو هلا مجرو كم بركي زوزة كم أوت وانا لسه زي منته. It can be very windy. هنيك جار زور يعني بني الرشباكي بقوات أبي أخو الرشبات دروس أبي in desert too. There can be sandstorms. هنيك جار كقدلولي لما يدرس أبي شو كأما زين surface كي لما كاتا قدلولي ما يدرس أبي بس إلى كوي أما in the hot deserts or snowstorms أما إلى كوي in the cold deserts. واتلا بيابانا ساعتا كان
گەردەلووری بەفر دروستە بێ باشە گوڵی من یاخو باو بۆران و تۆفان کە بەفر ئاوە گەژەڵ و کاخوات و بەرزە بێتەوە لەسەر زەوی in sandy deserts لە بیابانە لەماویەکان و بەسی ئەوەیە sandy deserts the wind blows the sand واتە ڕەشەباکە فو مەبەستی ئەوە نییە فو blow it means فو لێکردن مەبەستی ئەوەیە لەمەکە بەرزەکاتەوە یعنی ڕەشەباکە وەکو وایە فو لە لەمەکە بکە and makes big shapes like mountains بەرزاییەک دروستەکە لە شێوەی ماونتنە باشە گوڵی من ئەها لە بیابانەکانە خۆی بیابان هەمووی سرفیسێکی تەختە ڕێکی تەختە بەڵام لە هەنێ شوێنە ئاوا قەوسێکی تایە کە ئەڵی شاخێکی بچووک یاخۆ شاخێکی نزمە ئەوە لە ڕێی چیەوە دروستە بێ لە ڕێی ئەو strong windی کە لێەوە هەڵیەت و دروستە بێ باشە گوڵی من these shapes are called sand dunes ئەڵێ ئەم شێوە قەوسانە کە لە شێوەی شاخدان لە شێوەی ماتنان پیان نەوتێتی sand dunes okay so that's about this part. Dear students, on the other part or on the last part we have this question: what plants and animals live in hot deserts? زين چه جورێکی ڕووەک و چه جورێکی ئاژەڵ لە بیابانە گەرمەکان هەژین. Plants and animals need water to survive. ڕووەکەکان و ئاژەڵەکان پێویستیان بە ئاوە بۆ ئەوەی ڕزگاریان بێ لە ناوچوو یاخود پێویستیان بە ئاوە بۆ ژیانکردنیان. The desert is very dry, but amazingly there are many plants in the desert. ئەڵێ بیابان شوێنێکی زۆر وشکە بەڵام خۆشبەختانە هەندێک لە جۆری ڕووەکەکان بیابانەکاندا هەن. There are also many animals بە هەمان شێوە چەند جۆرێک لە ئانیمەڵسەکان هەن. Insects and birds لە مێرووەکان و لە باڵندەکان. How do they survive? زانین چۆن ڕزگاریان بۆ یاخود چۆن ڕزگار نەبێ بەسی چۆن ژیانەکەن لەوێ. Okay, survive means ڕزگارکردن یاخود بە شێوەیەکی تر ئەگەر تەرجمەی حرفینێک یاخود literal translating نەکەین it means چۆن لەوێ ژیان ئەکەن ژیان ئەگوزارن. Some plants like cacti, okay? Some plants like cacti. Cacti it's a type of plants which you can find in the deserts, especially in the hot deserts. جۆرێک لە کاکتای جۆرێک لە جۆری ڕووەکە لە بابەتی ساینسیان زۆر خوێندوتانە گوڵی من باشە. Like cacti keep rainwater in their leaves for a long time. واتە ئەو هەڵ ئەگرێت باشە لە ناو گەڵاکانیە بۆ ماوەیەکی دوور و درێژ. Other plants have long roots. هەنێکی تریان چیانەیە ڕێگێکی درێژیانەیە. Their roots take water from deep under the ground. لەبەر ئەوەی ڕێگەکانیان درێژە و بەچۆتە ناو قوڵایی زەویەوە کەواتە ئەتوانێت بڕێکی باش لە ئاو لە ژێر زەویەوە بۆ خۆی وەربگرێت باشە گوڵی من. Some animals in the desert never drink. هەنێک لە ئاژەڵەکان ئەوانەی کە لە بیابانەکان ئەژین especially in the hot desert they never drink. هیچ کات ئاو ناخۆنەوە. They get water from seeds and plants. Okay? بەسی ئەوە لەوە چیە ئەڵێ ئاو لە ڕووەکەکانەوە وەرئەگرن باشە گوڵی من یا بەسی دایرەکتلی ئاو ناخۆنەوە لە ئاوسیسەکان لە ڕووەکەکەواتە گەڵای ڕووەکەکانە خۆن و لەوێەوە ئاو وەرەگرن. Many animals are nocturnal. Okay? هەنێک لە جۆری ئاژەڵەکان چین ئاژەڵی شەوەکین گوڵی من. This word nocturnal it means ئاژەڵی شەوەکی. Let's say nocturnal animals it means ئاژەڵی شەوەکی. واتە بەسی چی لە ئاژەڵی شەوەکی؟ This means they sleep during the hot day واتە بە درێژایی ڕۆژ یاخود بە درێژایی ڕۆژە گەرمەکە ئەخەون and come out at night وە لە شەوەیانە دەرەوە. You see? Some animals live underground for most of the time because it's colder. هەنێ لە ئەنیمەڵسەکان لە ژێر کوێیە ئەژین under the ground لە ژێر زەویەکانە ئەژین for most of the time because it's colder. بۆ هەنێک لە کار یاخۆ هەنێک کات لەبەرەوەی کە جەوەکە ساردرا بەبەستی لەوانەی زیاتر لێرە لەوە بێ کە ئەو ئاژەڵانەی کە لە cold desertsەکانە ئاژین ئەگینە ئەوانەی کە لە hot desert ئاژین بۆ شێوەیە سار نییە تا بچنە قوڵایی یاخوا با بڵین بتنە ژێر زەویەوە خۆیان هەشار بن. Okay? People often travel in the desert on camels. ئاژەڵەکان گەشتەکەن لە بیابانەکان ئاخر لە شوێنێک کۆچن بۆ شوێنێکی لە ڕێ بەکارهێنانی ئاژەڵی camels واتە خوشترەکانەوە. These animals can drink a lot of water very quickly and then they do not need to drink for a very long time. ئێمە وەکو ئەزانین کە camels یەکێکن لەو ئاژەڵانەی
کە بڕێک لە ئاو ئەخواتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ پێویستی بە ئاوی تر نییە ئەو بڕ ئاوە ئەتوانێت بەکاری بێنێت بۆ مەودایەکی دوور و درێژ بۆ ماوەیەکی دوور و درێژ باشە گوڵی من هەر ئەم تایبەتمەندی کاموسش ئەوای کردووە حشتەکان ئەوای کردووە کە ئەم جۆری ئاژەڵە ئەم تایپ of animals لە دێزەرتەکاندا بژین ئۆکەی گوڵی من خی گەورە ئەم سروشتی ئاژەڵانی وا دروست کردووە هەر ئاژەڵ و تایبەتمەندی کردووە بە ئینڤایرۆمنتە بە ژینگەیەکی تایبەتی خۆی They are perfect in desert. ئەم جۆری ئاژەڵە بەستی لە حشتەکانە کامۆسا they are perfect in ئەمانش جۆرێک لە جۆری ئاژەڵی باشن لە بیابانەکانە okay so that's all about this subject so on the same page here we have this exercise and it's about the subject and life in the desert. Read again and write T true or F false. It's always hot in the desert. It's false. ئێمە لەسەر باسمان کە مەرج نییە بەردەوام گەرم بێ هەنێک کات و کووتمان لە شەوا سارد بێ so it's false. It never rains in the desert. Nope. هەنێک کات بارانە بارە بەڵام بارانێک بە ڕێژەیەکی کەم so also it's false. Animals and plants live in the desert. Yes, exactly. هەندێک لە جۆری ئاژەڵ و هەندێک لە جۆری ڕۆکیش لە بیابانەکان ئەتوانن بژین. Some animals don't need water. هەندێک لە ئانیمەڵسەکان پێویستیان بە ئاو نییە. Yes, exactly. مەبەستی ئەوەیە کە بە ڕاستەوە خۆ directly پێویستیان بە ئاو نییە. Okay, گوڵی من. And then we have these two questions. Ask and answer. Have you ever been to a desert? What was it like? هەرگیز تۆ چووی بۆ بیابان و چۆن بوو ئەگەر چوویت you have or you can answer these questions. ئەتوانی خۆت وەڵامیان بیتەوە گوڵی من. Would you like to go on a trip to the desert and why? هەزەکەی بچی بۆ گەشتێک بۆ بیابان و بۆچی؟ ئەگەر هەزەکەی بۆچی؟ If you like to go, why? Okay. So now, in this way, we finished Unit 12. And now we will move to study on the new unit, which is Unit 13. So class 4, please move to page 104. Okay, on this page we have Unit 13, and as usual, the first lesson contains some new vocabularies. And these vocabularies are about making a smoothie, okay? Making smoothie. What does mean this word smoothie? وليمن وشيء smoothie ما بس لو خوارد نوانه لو درينكسانه اوكي للرقي بكارهناني بلندر كوا اما اتوانين ميوي سروشتي وياخد صوزوات بكين بدرينكس بيانكين بخواردنەوە هەندێک جار لە کاتی دروستکردنی سموتیە ئەتوانین مەڵک بەکاربێنین water or dairy products واتە شیر و بەرهەمەکانی باشە گوڵی من so that's about this word smoothie after that we have milk you know what does mean milk okay so smoothie and milk these two words are nouns amdwana chi noun then we have fridge it's not fridge okay you have to not pronounce this sound please not to be going to believe fridge it's fridge it means salaja it's a noun as well after that we have per قولي per it's a verb واتە شتێک ئەڕژێنیتە ناو شتێکی تر یاخوا بڵێن ڕژاندن یاخود زیادکردنی شتێکی عادەتەن بۆ بابەتی شلەمەنیش بەکارهێنرێ بۆ liquid things بەکارهێنێ کە تۆ ئەڕژێنیتە ناو بۆ نمونە لە جارێکەوەی کەیتە ناو گڵاسێکەوە so ئەم کردارەم ئاشنا پێوترێ per and it's a verb then we have blender ئەم ئاسارەیە کە چەنەها جۆری هەمومان لە ماڵەوە هەمانە بۆ ئەوەی کە بتوانین fresh drinksێکی پێ دروستکەین so blender also it's a noun strawberry you know what I mean it's a type of fruits it's a noun chop it's a verb واتە قاشکردن باشە گوڵی من قاشکردن نەک کردکردن قاشکردن جیازە لە کردکردن okay lid واتە قەپاق ئیتر لیدی ماجیکە هەنێ جار لە کلاسەکە منەمو where the lid of the marker کوا سەری ماجیکەکە in this way so lid یاخوا بڵێن سەری مەنجەڵ mango it's also a type of fruit and also say noun
The last word we have peel. Peel, it means pakırdım. For example, I would like to peel the potato. I would like to peel the apple. So peel, it's a verb. You see? So chop, peel, per, these three words, they are verbs. Okay? And the rest words are nouns. Anikar, noun. At home, you can rewrite these words on your notebooks and please try to put them into a correct and meaningful sentence. هەوڵ بە بیان کەتە وشەی هەر یەک لە وشەکان بکەیتە ڕستەیەکی واتادار و ڕاستەوە. Okay? So that's about the vocabularies. So dear students, on the same page, I mean on page 104, we have this story and the title is Can You Help Me? Can you help me? So we have 4 pictures and I would like to read the story for you now. So on the first picture, the first speaker is mom, and she said, can you help me make some fruit smoothies, please? Leo, please get some milk from the fridge and pour it in the blender, then add a little sugar. Okay? Number 2, mom said, here are some strawberries. Chop them up, please, Amy. I'll help her. Leo's got the blender. Holly, give them to Leo when you have finished. Mom said, hey, Leo. I know, Mom. Now I turn on the blender. Okay. Here, Leo. I know, Mom. Now I turn on the blender. You know what's mean turn on? What the iş bekledin halkı. Number 4 and the last picture. This is the lid which goes on the blender. Okay. So Leo forgot to put the lid on the blender. Sorry, Mom, I'll clean it up. So that's about the story. Okay, now let's move to the next page, or let's move to the next lesson, because the next page is page 105 and is about grammar. So please keep this page to the next video or to the next lesson. Okay, so now please move to page 106. Okay, here's page 106, and here we have this song. The title, this is the boy. This is the boy. This is the boy who dropped the milk, dropped the milk, dropped the milk. This is the boy who dropped the milk on the floor. This is the cat which drank the milk from the floor. This is the dog which chased the cat out the door. And this is the dog which drank the milk from the floor. Okay, so that's this song, and you can rewrite this song on your notebooks and try to sing the song and try to read it at least. If you can't sing that song, try to read it at least. Okay, dear students, after this song here on page 107 we have lesson 4 and is about phonics and spellings. We have EL and IL ending words. قولي من دو جور لا وشە باس کراوە لێرە ئەو شانی کە بە EL کۆتاییان پێدێ لەگەڵ ئەو شانی کە بە IL کۆتاییان پێدێ. Okay, so the words are tunnel, you know what it means, tunnel, camel, towel and travel. If you pay attention, all of these words they end with EL. واتە کۆتاییان هاتووە بە EL. On the second group we have those words which they end with IL. So we have lentils. قولي من أول يا كرابة plural noun خوي lentil it means نيسك. Pencil, April, pupil. So these 4 words they end with IL sound. Okay, so it's very easy. And please try to add some more examples for each sound or for each spelling area. Okay, and then if you come down here we have this chant. Let me read it for you. I'm a pupil today. I have got a
sports lesson. So I have got my sports kit and towel in my bag, as well as books and pencils. I go to school by bus. On the way to school, the bus goes through a long tunnel. My birthday was on April 19th. Mom made my favorite meal, lentils with chicken and rice. Then we went to the zoo and I rode on a camel. So, read again, circle the words ending in EL. باشوات أو شانيكا كبا EL كوتان هاتوا تيكي ختنا circle ختنا بازنيكو and underline the words ending in IL وأو شانشي كبا IL كوتان هاتوا underline يعني كواتا ختيك يعني بجريانا باشا قولي من. Then we have this exercise. You have to do it. Complete the words with EL or IL. Please try to do this exercise. Okay? I will be homework for you. So now let's move to the workbook because I'd like to give you some homeworks about your today's lesson. So now, dear students, please open your workbooks and move to page 96. Okay, here we have Unit 13. And on this page, we have two exercises. Please try to do them. Okay, so page 96 will be homework. And on the next page, we have lesson 2 and it was about grammar. Please skip this page because it's about grammar. Then move to page 98. Page 98, here we have lesson 4. Okay. We have lesson 4. Please try to do this exercise as well. Okay? Only this one. Not this one because it is about grammar. So, dear students, that's all for today. Please try to do your homeworks and have a nice time. Bye-bye.